پەرلەمانتارێکی پێشووی عێراق ڕایدەگەیەنێت حکوومەتی هەرێم نایەوێت 2023 نەوت تەسلیم بکات چونکە لە بەرژەوەندی خەڵک و زیانی دەسەڵاتدارانە. حکوومەتی هەرێم قەت ئامادە نیە نەوت تەسلیم بکە و ئەمە بەرگێکی بەناوی کوردایەتیەوە لێناوە و على ئەساس ئەمە چۆنە بێت ئیتر ئێمە دەسەڵاتمان بەسەر داهات و نەوتی خۆمان نامێنێ و ئەمە بۆ کورد ناکرێ و ناشێ مەسەڵەن ئەمە تەسلیمی بەغدا بکەین. ئەم با بڵێن شعاراتە بێمەعنا و بەتاڵانە نییە، دەوێت خۆڵ بکاتە چاوی خەڵک. پەرلەمانتارێکی پێشووی کوردستانی ئاماژە بەوە دەکات ئەگەر حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکی گشتگیر لەگەڵ بەغدا بکات هەرێم دەبوژێتەوە و نزیکەی 31 تریلیۆن دیناری بۆ دێت. بۆچی بە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ بۆ 18 ڕۆژ موچەی مانگێک تەوزیعکرێت؟ ئەتوانرێت مادەم پارە هەیە کەمێتێ ئەتوانرێت بە 10 ڕۆژ موچە تەوزیعکرێت. سا لە حکوومەتی عێراقیە بە 7 ڕۆژ لە هەفتەیەکە موچەی عێراق تەوزیعکرێت. ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستان دەست ئەکەوێت بەشی موچە ئەکات خۆی لەگەڵ بەغا ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بێت. ئەو لە ساڵ 14 بۆ ئێمە بنێرن 31 تریلیۆن دینار یەتەکەوە یەتە هەرێمی کوردستانەوە 11 تریلیۆنی ئەچێ بۆ موچە 20 تریلیۆنی ئەمێنێتەوە بۆ پرۆژەکان. بەڵام ئەگەر ڕێکەوتنەکە بچێتە بەغا بەم شێوەیە ئێسا و کووتمان لەسەر 400 ملیار دینار کەیەت کە پارەی مانگی 12 و مانگی 11ەیە ئەگەر بەو شێوەی مەقاسەیە بکرێت هەموو مانگێک 200 ملیار بۆ ئێمە بنێرن ئەو ساکە بێت چاوەڕوانی ئەوە بین زۆربەی مانگ وەکو ئەم ساڵانی ترکە هەبووە لە 2013 بە دووانێ موچەکە دوا ئەکەوێت دواکەوتنی تیاابێ لە هەمان کاتیشە پرۆژەی بۆ بەرهێنان و خزمەتگوزاری بۆ خەڵک ناکرێتەوە. لە سەروبەندی گفتوگۆکان حکوومەتی عێراق بڕیاری داوە 400 ملیار بۆ هەرێم بنێرێت، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم ئامادە نییە پێش ساڵی نوێ موچەی مانگی 12 دابەش بکات. لە ئەساسدا حکوومەتمان نییە، حکوومەت نییە بەڵکو لە حیمکردنی کۆمەڵی دەسەڵاتی حزبیە لە ناو چوارچێوێکدا ناوی دێنراوە حکوومەت. یان شەشەیەکی گەورەی و مزمینی سەرەتانی کە هەیە لە عیلاقە لە بینی هەرێم و بەغدا ئەوەیە کە حزبیانە مامەڵە لەگەڵ بەغداش دەکرێت. هیچ پێویست دەکە تۆ 20 ڕۆژ خەریکەوە بی موچە تەوزیع بکەی، یعنی تەنانەت نەک ناتوانن پارە کۆبکەنە و داهات زیاد بکەن و موچەی خەڵک داوی بکەن، نازان موچەش تەوزیعکەن. ئەو دۆخێکی ئێستا دروستیان کردووە هەندێک تر دۆخەکان تووشی پاشەگەردانی کردووە، ینی پێڵێن ئێستا دەگەڕێنەوە دواوە ساڵانی سەرەتای نەوەتەکان هێشتا زۆر باشتر بلووی ئێستا. ینی سەفیر و قۆنسڵەکان دێن میانگیری لە بینی پارتی و یەکێتی دەکەن و خەڵکی وەکو دکتۆر ئایاد عەلاوی لە بەغداوە دێ میانگیری لە نێوان ئەوان دەکات و پاش 30 ساڵ حکومڕانی توش ئەو پاشەگەردیانە بین، یعنی ئەمە نەکار فەشەلە ئەو پەڕی فەشەلە. گفتوگۆکانی هەرێم و بەغدا بۆ پرۆژەی یاسای بودجەی 2023 لە کاتێکدایە ساڵی ڕابردووش حکوومەتی هەرێم ئامادە نەبووە نەوت تەسلیم بکات. یەکێک دەڵێ بەنزین، یەکێک دەڵێ موچە نییە، یا ئەو بڕەنەوتەی لە بەردەستە یا ئەوێ بیدەیت بە موچە یا ئەوێ بیدەیت بە بەنزین، یعنی بەشی هەردووکی ناکە. پێشتر حکوومەتی فدرالی ئامادەی هەبوو تۆزە یارمەتی دەدەن.